بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان. من دانا محەممەد لە دیدارێکی تایبەتدا لە خزمەت جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵتانە بین. هەوڵە دەین لەم دیدارە تایبەتە لەسەر سێ تەوەر گفتوگۆ و قسە بکەین لە خزمەت سەرۆکی کۆمەڵی دادگەری. سەرەتا باز لەوە دەکەین بزانین بەرهەم و ڕۆڵ و پێگەی لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی ئابووری، هەروەها ڕێکخراوە ئیسلامی و کەسایەتی و بانخوازەکان لە ڕابردوو تا ئێستا چی بووە. لە تەوەری دووەمدا باس لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم ڕۆکە پێی گەیشتووە ئایا سیستەمێکی تەواوە، ئایا دەرەنجامێکی باشە یان نا، چێ لێی بەرپرسە چێ هۆکارە لە شکستی ئەم حکومڕانیە. پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بەکوێ گەیشتووە و بۆ چارەسەر نابێ. لە تەوەری سێمیشدا باس لە 20 ڕۆژی ڕابردووەکەین کە تێیدا هێز و لایەنە سیاسیەکان و کاندیدەکان بانگەشەیان کرد بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. لەسەر ئەو بابەتش دەوەستین. مامۆستا گیان سڵاوی خوات لەبێت. سڵاوی خوا لە ئێوەش بێ، بەخێر بێن کاک داناخۆت و هاوکاران. مامۆستا گەلەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستان لایەنە ئیسلامیەکان بە شێوازێکی گشتی لە ناویانە کۆمەڵی دادگەری و ڕێکخراوە ئیسلامیەکان، کەسایەتیەکان، بانخوازەکان ڕۆڵ و پێگە و مەهامیان چی بووە، کاریگەریان چی بووە لەسەر کۆمەڵگەی کوردی لە هەموو ڕووەکانەوە؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم بارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. توجمي إسلامي لبيشوا ديار لایەنە ئیسلامیەکان هەروەها سەرجەم ئەوانەی کە لە تەوژمی ئیسلامیدا خۆیان دەبینەوە، چ وەکو ڕێکخراو، چ وەکو کەسایەتی، چ وەکو مامۆستایانی مینبەر و میحراب، چ وەکو نووسەران، هەموو ئەوانەی کە خۆیان بە بەرپرسیار زانیوە لە کۆمەلگای هەرێمی کوردستاندا بەرامبەر بە ئاین و بەرنامەی خوا و بەرامبەر بە ئەوەی کە پێویستە موسڵمانان لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا پیادەی بکەن، چه پەیوەندی بە حکم و سیاسەتەوە هەبێ، پەیوەندی بەلایانی ئابوور و ژیان و گوزەرانەوە هەبێ، پەیوەندی بەلایانی پەروەردە و فیکر و فەڕەنگەوە هەبێ، پەیوەندی بە بواری خێزانی و کۆمەڵایەتیەوە هەبێ. لە هەموو ڕوویەکەوە تەوژمی ئیسلامی بە بۆچوونی من بەڵێ لە ئاستی هەرە بەرزی ئیسلامدا نەبوو بە گشتی هەڵبەتە، چونکە بەڕاستی ئیسلام زۆر بەرزە، ئیسلام زۆر باڵایە، ئەوە ئیسلام زۆر پڕ و دەوڵەمەندە. مرۆڤیش هەر چۆن بێ ئەلئینسان و بن و بیئەتیهی، ئینسان کوڕی ژینگەکەی خۆیەتی، ڕۆڵەی ژینگەکەی خۆیەتی. ئێمە بەداخەوە لە مێژە نەکرد لە هەرێمی کوردستان و عێراقدا، بەڵکو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە مێژە لە ئاسی بەرزی ئیسلام هاتووەتە خوار. من یعنی ئەوەی قەنەعەتم پێێتی دەیڵێم تەوژمی ئیسلامی خێر و بەرەکەتی زۆری بووە، بەڵام ئایا هەموو ئەوەی کە پێویست بۆ لەسەر شانی جێبەجێی کردووە؟ دەڵێم نەخێر. هەڵبەتە ئەوە بەنسبەت تەوژمی ئیسلامی چ لایەنە ئیسلامیەکان و لە پلەیەکی دواتریش ڕێکخراوەکان کە ڕێکخراوەکانیش و کەسایەتیەکانیش ئەگەر بزان و ئەگەر نەزانن کەم و زۆر لە پەڕاوێزی لایەنە ئیسلامیەکاندا ئەوانەی کە ئینسافیان هەبێدانی پێدادێنن. من دانیشتوم لەگەڵ هەندێک لەو ڕێکخراوانە کە ئەهلی ئینسافن، فانە وەڵاهی بەبێ ئێوە ئێمە بوونمان نییە، و گوتویانە جاری وهە بۆ لایەنێکی عەلمانی حکمڕان فشاری لێ کردوین، گوتومانە زۆرمان تین بۆ بێنن، دەڵێن کۆمەڵی دادگەری. ئەو کاتی دەربازمان دەبێت و زۆر لە کاراکتەرەکانیان هەر پەروەردەی خۆمان بوون، و ئێستاش زۆر جار دەسەڵات و حیزبە عەلمانیەکان لیان دەگەڕێن کاری خۆیان بکەن لەبەرەوەی پەڵەهەوری کۆمەڵی دادگەری هەروەها یەکگرتووی ئیسلامی بە ئاسمانەوە دەبینن. بە کورتی و بە پوختی لە هەرێمی کوردستاندا تەوژمی ئیسلامی لە زۆر ڕۆوە خێر و بێری بووە، بە تایبەت لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی فێرکردن و
پەروەردەکردنەوە هەروەها لە ڕووی کۆمەڵایەتی و تونند و تۆڵهێشتنەوەی پەیوەندیەکانی خێزانەکان و کۆمەلگا بەیەکەوە هەروەها لە ڕووی ژیان و گوزەرانەوە خۆتان دەزانن زۆر جار کە حکوومەت کەم تەرخەم بووە بەرامبەر بە خەڵک بەتایبەت چینی هەژار و نەدار و هەتی و بێوەژن و پەککەوتە و نەخۆش و دەردەدار ئێمەوەمانان بووین ئەو کەلێنەمان پڕ کردوتەوە هەڵبەتەمە بەسمانەوە نەبوو هاوکاری حکوومەت بکەین بەڵام ناڕاستە و خۆ وەکو پڕکردنەوەی کەلێنەکانی حکوومەتی لێ هاتووە گەرنا ئێمە بەسمانەوە بوو کە خوا لە خۆمان ڕازیکەین بەهۆی یارمەتیدانی و خەڵکە لێ قەماوە پارەکەشمان لەکوێ هێناوە هەر لە خێرخوازان و لە دەوڵەمەندان و پارەدارانی ئەم وڵاتە بەتایبەت ئەوانەی کە کاسبی حەڵاڵ دەکەن چونکە ئەوەی کە کاسبی حەرام دەکەن کەمتر وایە ئامادەیان هەبێ ببەخشن بەو دەستگایانەی کە یارمەتی خەڵکی هەژار و نەدار دەدەن هەروەها لە ڕووی سیاسیشەوە دیسان ئێمە کاریگەری زۆرمان بۆ وەکو تەوژمی ئیسلامی کاریگەری زۆرمان بۆ بەسەر خەڵکی هەرێمی کوردستان و بەسەر لایەنی سیاسیەکانیشەوە هەڵبەتە هەموو شتێک لە ڕاگەیاندن ناگوترێ ئەگەر من هیچ کۆبوونەوەیەکەم نەبووە و برادەرانی بەرپرسی بەڕێوەبردنی ئەم وڵاتە دەزانن لە پارتی وێشێتیدا لە لایەنەکانی دیکەدا هیچ کۆبوونەوەیەکمان نەبوو قسەی خێر نەکەین و هۆشداریان پێ نەدەین بەدڵ سۆزانە ڕەخنەیان لێ نەگرین ڕەخنەی بنیاتنەر نەک ڕووخێنەر و هەمیشە ئێمە هەوڵمان داوە لە ئاسی بەرزی ئیسلامەوە قسە بکەین لە ئاسی بەرزی ئیسلام و حەرەکەت و جم و جۆڵ بکەین هەروەها ئێمە لە ڕووی مامەڵە لەگەڵ دەوڵەتانی دراوسێژ چ هۆشداریماندا بەلایەنە سیاسیەکان چ کە هاتوون بەرادەرانی تورکیا ئێران ئەملا ئەولا یا هەروەها لەگەڵ حکوومەتی نێوەندی کە سەردانمان کردوون بینیومانن هاتوون بۆ لامان دیسا قسەی خێر و چاکمان بۆ کردوون و ڕەخنەشمان لێ گرتوون گوتومانە ئێوە بۆ ئەم هەرێمی کوردستانە تەنیا لایەنێکی سیاسی بەنوێنەری مەزانن تەنیا دوو لایەنی سیاسی بەنوێنەری مەزانن ئەوە هەڵەیە لەو بۆ چۆنتاندا نەتان پێکاوە چونکە ئەوانە بۆیە زەقترن و دیارترن چونکە پارە ئیمکانیتی ئەم وڵاتیان بەدەستەوەیە چونکە قۆڕکاریان کردووە گوتومان هەموو لایەک ببینن ئەوانیان کە عاقڵتر بووبن هاتوون بۆ لای هەموو لایەک و قسەی جیان لە ئێمە بیستووە قسەی جیان لە ئێمە بیستووە تیان وڵا مە نەمانزانی ڕەنگە هەیان بوو بێ بەتایبەت قورسوڵی وڵاتان قورسوڵی بەریتانیا یابان چین فەڕەنسا هەموو ئەوانە هاتوون بۆ لامان ڕەنگە پێشتر وایان زانی بێ کە وەکو پرۆپاگەندەی دژمان کراوە کە ئێمە لێکتێگەیشتنمان لەگەڵ ناکرێ و ئێمە تەنیا چەند قسەیەکی دووبارە دەزانین دوای کە هاتوون بۆ لامان تیان وڵای ئێوە شتی جیاوازتان پێ زۆر باشە کەواتە کۆمەڵی دادگەری تەوژمی ئیسلامی ئەوەی کە لە ناو لایەنە ئیسلامیەکانە خۆی بینێتەوە چ یا ڕێکخراوەکان یان کەسایەتی و بانخوازەکان ئەمانە هەموو بە تەواوکاری ئیشەکە ئەزانن نەک بۆی یەکێکانی پێزایەت بە یەکێکانی پێکەم بێ وایە هەمیشە تێڕوانین و بۆ چنم وایە پێویستە کۆکەرەوە بین و ڕێکخراوەکان و کەسایەتیەکان و فراوانتر لە کەسایەتیەکان مەبەستم ئەهلی تەریقەتە ئەوانەی کە نازناوی سەلەفیان لەسرە ئەوانەی نازناوی دەروێشیان لەسرە سۆفیان لەسرە تەریق خانەقایان هەیە تەکیان هەیە و مامۆستایانی مینبەر و میحراب هەموو ئەوانە ئەگەر ڕاست بکەن لەگەڵ بەرنامەکەی خۆیاندا چونکە هەژیان ڕاست ناکە ئەگەر ڕاست بکەن دوکاندانان نەبێ وەگەر ڕاست بکەن و گوێ بەدەستی عەلمانیەکان نەبن چونکە مەلا ئەگەر مەلا بێ دەبێت لەگەڵ خوادا بێ دەبێت لەگەڵ بەرنامەی خوا بێ نەک گوێ لە مستی حیزبێکی عەلمانی بێ کە بڕوای بە خوایەکەی و پێغەمبەرەکەی و عەلەیهی سەڵات وسەلام قورئانەکەی نییە ئەوانە بە ئەندازەیەوە کە ڕاست و ساغن ئێمە بەهی خۆمانیان دەزانین خۆمان بەهی ئەوان دەزانین و هەمومان ڕێبوار یەک ڕێین هەمومان کارەکانمان دەبێت تەکاملی و تەواوکاری بن بۆ یەکدی نەک تەناحوری و لێکدی خوێندن و دژادی یەکدیکردن و بربەرەکانی یەکدیکردن بەڵکو هەمومان دەبێت یەک دەست بین یەک دەنگ بین یەک ڕەنگ بین یەک سەنگ بین پێویستە هەمومان لە بازنەی فراوانی ئیمان و ئیسلامدا خۆمان ببینەوە خوایەک ناوی لێ ناوین بۆ کۆکردنەوەمان ئەوی بریتێ لە ناوی موسڵمانەتی مامۆستا گەسێرێکی زانکۆکان بکەین لە هەرێمی کوردستان ئێستا و بەراورد بۆی کە جەنابەت کاتی خۆی لە هەشتاکان و لە حەفتاکان کە زانکۆ و پەیمانگاکان هەبوون لە کوردستان ئەگەر سێری بازار بکەین ئەگەر سێری خێزان بکەین سێری سزن و چاکسازیەکان بکەین
یعنی ئێستا زۆر فەرقی هەیە لە پێشنەوە تو یەک بەهۆی ئەم سەحوەی ئیسلامی ئەم بزافە ئیسلامیەوە بێگومان تۆ خەڵک زۆر سەردان دەکات یعنی ئەمەی کە لە سژنەکانە ئیسلامیەک خەڵکێکی مسلمان ئەهلێکی مزگەوت لەسەر مخەدر ناگیرێ لەسەر خەڵک کوشتن ناگیرێ زانکۆ ئەم هەموو ئافرەتە محاجبەیتە ئەم هەموو گەنجە لە خواترسەیتایە بازار بە هەمان شێوە ئەمەش هەرە گەڕێنیتەوە بۆ وڵا گومانی تێدا نییە ئەلبەتە میلەتی کورد ڕەگوڕشەی قوڵە لە دینداری مسلمانەتیدا وخوای پروردگاریش دەفەرمێ فأقم وجهك للدين فطرة الله التي فطر الناس عليها ڕووی خۆت بەرامبەر بە ئاین ڕاست ڕابگرە ئەو خوا ڕسک و زکماکەی خوا خەڵکی لەسەر خوڵقاندووە ئەمە بەتەئکید ئەوە بناغەکەیە بەڵام تەوژمی ئیسلامی لایەنە ئیسلامیەکان کەسایەتە ئیسلامیەکان نووسەرەکان بانگەوازکارەکان پەروەردەکارەکان کاریگەری زۆر گەورەیان بووە لەوەدا کە خەڵکێکی زۆر لە گوناح و تاوان و لادان و خراپەکاری بجێڕنەوە هەر بۆ ئێستا لە نێو زیندانەکاندا کەمتر وایە کەسێکی دیندار و مسلمانت دەستکەوێ لەسەر مادەی سەرخۆشکە گیرابێ لەسەر دزی گیرابێ لەسەر زینا گیرابێ لەسەر قەتڵ گیرابێ لەسەر خراپەکاری و ڕێگری گیرابێ ینی مەگەر دەگمەن ئەگەرە نییە بەتەئکید کاک دانا تەوژمی ئیسلامی کاریگەری زۆری هەبووە لەسەر زانکۆیەکان لەسەر پەیمانگاکان لەسەر ئامادەیەکان ئەو گەنجولاوانە خۆ کەس وەحی بۆ نایە خەڵک دێ پەروەردە بکرێ جارێ بابودایکەکە بۆ خۆیان پەروەردە کراو نین هەندێک بابودایک عاقڵن سەر بە حیزبێکی ئەلمانی من ئاگادارم بەس کوڕەکەی دێنێ کشەکەی دێن دڵ کاکە متمانەم بە ئێوە بۆم پەروەردە بکەن دەزانێت قازانج دەکا دەزانێت ئەو منداڵە ئەو کوڕە ئەو کچە پێش هەموو کەس بۆ بابودایکی بە وەفا دەبێ وەفادار دەبێ دەزانێت بە ولاولادا ناچێت دەزانێت لای ئێمە پەروەردە بێ بە هاوسەنگی پەروەردە دەکەین لە ڕووی ڕوحی لە ڕووی فیکری لە ڕووی عەقلی لە ڕووی ڕەوشت و ئاکار بە کەڵکی بابودایکی دێ بە کەڵکی کۆمەلگا و دەوروبەری دێ گومانی تێدا نییە کە کەمکردنەوەی تاوان و خراپەکاری وە زیادکردنی ڕەوشتی جوان و بەها بەرزەکان لەنێو کۆمەلگادا بەرهەمێکی گەورە و گرنگی باش ئەگە بین سەر بابەتە سیاسی و ئیداریەکەی لایەنە ئیسلامیەکان توانیویانە لەم بابەتەشە جێپەنجەی خۆیان دەربکەن کاتێکە لە حکوومەت بوون کاتێکە لە پەرلەمان بوون لە مدیر ناحیەک بوون لە هەر شوێنە لە شوێنەکان بوو بێت بە بۆ شوێنی من ئەتۆ پرس بە هەر کەسێکی بە ئینساف بکەی بە تایبەت من بەنسبەت کۆمەڵی دادگەریەوە قسە دەکەم وەزیرمان بوون بەڕێوەبەری گشتیمان بوون قایم مەقاممان بووە مدیر ناحیەمان بوون لە ئەنجومەنی پارێزگا بووین لە پەرلەمان بووین لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بووین لەوێ جاجار لە هێندێک لە کابینەکاندا وەزیرمان بوون پرس بە خەڵک بکرێ خەڵک شایدی چاکیان بەوەدا من چەند جار خەڵکی جگە لە خۆمان تەنانەت خەڵکی پارتیوێکێتی کە زۆر جار ئێمە زۆر بە پێش بڕچێکار و منافیسی خۆیان دەزانن بەڵام شاهدیان بۆ داوین ئێمە وەزیری کوشت و کاڵمان هەبووە بینە دەستگای مینمان بەدەستەوە بوو ژینگەمان بەدەستەوە بوو لەسەر ئاسی وەزارەت هەروەها لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووین هەولێر بووین لە پەرلەماندا بووین لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بووین هەموو کە شایدیمان بۆدا کە ئەندامانی ئێمە پەرلەمانتاران ئێمە یەک بەدە و یەک بە یەک بەسی بوون وەکو جاری وایە دەڵێن کە باران باش بێ زەویەکە باش بێ دەڵێن یەک و بیستی دەبڕێ یەک و سی دەبڕێ وەکو زیاتر دەبڕێ ئێمە لەخوا بە زیاد بوا بووین لەبەر چی شان و شەوکەتی خۆمان نەبووە ئازایەتی بەرنامەکەمان بووە ئازایەتی بەرنامەکەمان یان زۆر زار بەسەنە بە خەڵک دەڵێم ئێمە وەکو کۆمەڵی دادگەری هەر ڕۆژە قسەیەکمان نەکردووە لە هەر شوێنێکەوە با بێ شەنمان نەکردووە بۆ دینەکەمان ڕێمان نادا ڕێمان نادا قسەی ناڕێک بڵێین شتێک بڵێ قەنەعەتمان پێ نەبێ قسەی بکەین بۆ 24 ساعات بیکەین نا تۆ دەبێ خاوەنی قسەی خۆت خاوەنی بەڵێن و گفتی خۆت بێنە سەرتەوەری دووەم مامۆستا دۆخی سیاسی لە هەرێم و حکومڕانی بڕوا ناکەم هیچ کەسێکی عاقڵ حەسوودی پێی بەرێ ئەوە دۆخێکی باش نییە ئەم دۆخە دوای 33 ساڵ کە بە ئێرە گەیشتووە بۆ وای تۆ چێلی بەرپرسە و بۆ وای لێ هات ئەگەر بەڕوونی بیڵێن ئەوەیە کە بناغەکەی لار بووە بناغەکەی زەبڵ بووە من زۆر جار باسم کردووە لەو بانگەشی هەڵبژار نەژاکە من
کاتی خۆی کتێبێکم نووسی لە گەرمەی بانگەشی هەڵبژارنی یەکەم هەڵبژارنی هەرێمی کوردستاندا لە ساڵی 1992 لە زۆر شوێن بەڵام ئەو تاریکە لە بەردەم پارێزگای هەولێردا گوتم لە ئینتەرنێتدا هەیە گەنا لە شەقڵاوە وتارم هەبوو لە سۆران هەمبوو لە ڕانیە هەمبوو لە زۆر لە شوێنەکان ئەو کە دەگەڕایی کتێبێکم نووسی بە ناوی چارەسەری کێشەی کورد لە نێوان ئیمان و پەرلەماندا باسم کرد کە خەڵکینە خەڵکی هەرێمی کوردستان کە ئەو کاتە بڕیار درابوو هەرێم بێ و خەڵک بە تەما بۆ جا پەرلەمانمان دەبێت حکوومەتمان دەبێت و ئەوانە خەڵک زۆر دڵخۆش و زۆر ئومێدەوار بوو خەڵکینە گرفتەکەی ئێمە بۆ چارەسەر نابێ تەنیا هەڵبژاردن بکرێت پەرلەمانێکمان هەبێ دەبێت پەرلەمانەکە لەسەر بناغی ئیمان بنیاد بندرێ ئەگەر نەدوای لەسەری قەرزار دەبینەوە لەسەر حکوومەتەکەت قەرزار دەبیەوە ئەگەر ئیمان نەیان ژۆڵێن ئەگەر بناغی کار و ڕفتارەکانیان ئیمان نەبێ ئیسلام نەبێ پابەندی بە شەریعەتەوە نەبێ ئەوە هۆکاری سەرەکیە یەک دوو جا پێشۆی دوو باسکەی ئێستا لەوانەیە بینەرێک بڵێت جاخۆ زۆرێ لەو دەوڵەتە ئەوروپیانە پەرلەمانەکەیان و حکوومەتەکان و ئەساسەکان ئیمان و ئیسلام نییە ئەی بۆ ئەوان سەرکەوتون ڕاستیەکە دەوێت ئەوان زۆر لەو بەهایانەی کە لە شەریعەتدا هەن لە ئیمان و ئیسلامماندا هەن بە ئەزمموی خوان پێیان گەیشتن بە ئەزمموی عەقڵی سەلیم و زگماکی ساغی کە خوا بە هەموو مرۆڤەکانی داوە گەیشتونە ئەو بەها بەرزانە بۆ وێنە یەکێک لەوانە من چوون بۆ وڵاتانە کەسێک تا دوێنە سەرۆک بووە وەزیر بووە بەرپرسیارەتێکی گەورەی هەبووە دوای کە بەرپرسیارەتەکەی نامێن دەبێتەوە هاوڵاتی ئەتۆ بەرپرسێکی ئەم وڵاتە بینەوە ببێتەوە هاوڵاتی نییە پاشان چەند وەزیر و بەرپرسی ئەم وڵاتانە ئەو وڵاتانە هەن لەکوێ هاتووە ئەو بەهایە ئەو بەهای لە ئیسلامدا هەیە کە تو کاکە تا ئەو ئەمانەتت پێست پێدراوە هەڵگری ئەو ئەمانەتەی کە ئەمانەتەکەت پێ لێوەرگیرایەوە تۆش بکۆ خەڵکەی میراتی نییە بۆ کوڕەکەتی بەجێبێڵی بۆ کچەکەتی بەجێبێڵی ئەوە یەک دوو لەوێ ئەو بەرپرسانی ئەو وڵاتانە غەڵەتێک دەکەن زۆر بە ئاسانی کوردەواری دەڵن بە ڕوحێکی ڕاضی دانی پێدا دێنن دانی پێدا دێن دەڵێ من لەوەدا نەمزانی بە هەڵەدا چووم وازنامە دەنووسێ ئەمن بەرپرسێکی ئەم وڵاتەم نەبینی و وازنامە نووسێ جگە لە جەلالی ساماغا بەس کاک ڕەنگە خەڵکی کەشە بێ من نەمزانی بێ بەس کاک جەلالی ساماغام پێشێک دێ کە چەند جاری بۆ باس کردوم وە کتێبیشی لەو بارەوە نووسیوە کە لەگەڵ بەرپرساندا تێک گیراوە لەبەرەوە کە چەند کەیسی داوەتە دادگا چەند کەیسی و دوانەکە کە تۆ بۆت نی ئەوانە بکەیت وازی هێناوە تیما بەسەر کە تەماشام کردە من جیسمێکی غەریبم لەنێ ئەو دام و دەستگایانەدا ینی ڕێم نییە دادگەری بچەسپێنم ڕێم نییە دەستی گەندەڵکاران بگرم وازم هێنا بەڵام لە وڵاتانە کەسێک دەزانێت لە کارەکەی خۆیدا سەرکەوتونیە وازنامە دەنووسێت داوای لێبوردن لە خەڵک دەکات هەتا ئێستا من بەرپرسێکی ئەم وڵاتەم نەبیێنە داوای لێبوردن لە خەڵک بەڵکو بۆ شەڕی نێو خۆ هەردوو بەرپرسی باڵای پارتی وێچێتی هاتنە سەر تەلەڤیزیۆن یان خەتای خەڵک بووە ئێمە زۆر بێ خەتا بووین ڕاستە هەموو کەس زین ڕاست نییە بۆیە کاکدانا هێندێک خەڵک کە تەماشای وڵاتانی ڕۆژئاوا دەکات پێی وایە ئەوە لە مەسیحیەتیانەوە یا لە عەلمانیەتیانەوە نا ئەوە لە عەقڵی سەلیم و لە ئەزمموی بە کەڵکیانەوە گەیشتونە ئەو قەنەعەتانە بەها بەرزەکان بە تەئکید لە ئیسلامدا هەن زۆر جار مرۆڤەکان بە عەقڵی سەلیم و بە زگماک و فیتڕەتی کە خوا پێیداون دەگەنەوە هەمان ئەو بەها بەرزانەی کە خوا فەرمانی پێکردوون بەڵام ئیسلام کاتێ فەرمان بە شتێک دەکا وێ ڕای پاڵپشتی عەقڵ و فیتڕەت و زگماک و خواڕسک پاڵپشتی دەرەکیشی هەیە و شەریعەت سزای داناوە بۆ تاوانباران من جارێک بۆ بەرپرسێکی باڵای ئەم وڵاتەم گوی گوتم بۆ خۆت دەزانی گەندەڵی زۆرە پۆخەڵی زۆرە دزی زۆرە دەست بە سەرداگرتنی مڵک و واریداتی وڵات زۆرە گوتی بەڵێ تم پێشنارێکت بۆ دەکەم بە قسەم بکە وتی چ بکەم تم هەر چۆنێکی بێ 6 کەسی پاکت دەست دەکەون لە وڵاتەدا تی بەڵێ تم بێنە 6 کەسی پاک لەسەر نەزاهەت و پاکیان لە بەرپرسانی باڵا خەڵاتکە ئەو 6 کەسە ئێمە خەڵاتیان دەکەین 6 گەندەڵیشت هەر دەست دەکەون بە بەڵگە و دەلیل وتی بەڵێ تم بێن ئەوانی سزا بدە بزانە چەند خەڵک
عیبڕەتگرتوو دەبێ بە گەندەڵەکان چەند کەسی چاو لە پاکەکان دەکات وڵا خۆشتێکی باشە بەڵام نەیکرد کەواتە مامۆستا ئەو بەها بە ئەڵایەنە هەر کەسێک جێبەجێ بکە ئیسلامی بێ و عەلمانی بێ سەرکەوتووە بێ لیان بەهرەمەند دەبێ لە ڕۆژ ئاوا بۆ دنیا لیان بەهرەمەند بوون بەڵام ئێمە دەمانەوێ وێڕای بەهرەمەند بوونی دنیا لە قیامەتیش بەهرەمەند بێ پاداشتی هەبێ بۆیە دافعەکە زۆر بە قووەترە بەهێزترە جام خەڵک ئیمانیەکە ینی ئەم هەرێم کە گەیشتووەتە ئێستا هەر بابەتەکە تەنها ئیمان و ئیسلام و بەها باڵاکانە یا بابەتی دیکەشەکە عرضت کە ئیسلام و ئیمان ئیهمال کراوە چیان لە شوێندانا و عەلمانیەت عەلمانیەت وەکو لە کتێبی تەوژمی ئیسلامی و عەلمانیدا و لە کتێبی چەند مەسەلێکی باوی سەردەمدا بە تەفسیل باسم کردووە عەلمانیەت خلاصەکەی ئەوەی تۆ حساب نەکەی بۆ خوا حساب بۆ خوا نەکردن جایان دانی پێدا ناهێنی چونکە عەلمانیەتی متطرف و عەلمانیەتی شامیلە هەیە گشتگیر کە هەردان بەبوونی خوا دانایانێ بە پێغەمبەران و بە وەحیدا بە قیامەتدا عەلمانیەتی جوزئیش هەیە دان بەبوونی خوا دادێنێ بەڵام دەڵێ خوا نابێت تەدەخل لە ژیانی بەشەردا بکە ئەمانەی لای ئێمە لە کامیانن هەردووچی هەیە هەیانە زۆری گشتگیرە بەڵام ناوێرە بێڵێ تاکو تەرایەک گوت بێتیان ناوێرن بێڵن هەشیانە جوزئیەکەیەتی بەڵام هەردووچی عەلمانیەت بە هەردوو دیوەکەیت هەر کوفرە یعنی کوفر یعنی چی ڕازی نەبێ بە یەک یاسای خوا کوفرە الرضا بالكفر كفر ڕازی نەبێ بە یەک یاسای خوا ڕەتکردنەوەی یەک حوکمی خوا کوفرە ئەم لانانەی ئێمە کردووانە بەتاکید بەکردەوە کردوانەگە بە قسەنیان کردێ زۆر بە قسە خۆیان پیاو چاک دەکەن بەڵام ئێمە ئێستا بۆی دانەنیشتوین حکمی کافر بەسەر خەڵکدا بدەین بەڵام بەتاکید ڕەتکردنەوەی یەک حکمی شەریعەت کە بە ئاشکرا زاندراوە لە دینی خوا کوفرە ئەو گومانی تێدا نییە ئەی خۆ زۆر لە پەرلەمانی کوردستان هەراو کێشە بووە لەسەر ئەوەی کە دەبێت جێندەر تەبەنی بکرێ هاوڕەگەزبازی تەبەنی بکرێ شێرە کوڕەکانی ئیسلام هاتوونە دەنگ بە تایبەتی کۆمەڵی دادگەری کە قبول ناکرێ ئەوە و دوایش خەڵکی دیکە بە ئینسافە بۆ پشتیان گرتووە خۆ زۆر جار لە دەوڵەتان ئیسکەندنافیەوە لە فەڕەنساوە لە ئەوروپاوە قسە بە پێغەمبەر گوتراوە عەلەیهی سەڵات وسەلام ئیهانەی پێکراوە شێرە کوڕەکانی ئیسلام و شێرە کچەکانی ئیسلام چوون لە سکاڵایان تەقدیم کردووە و ڕەخنەیان گرتووە لە قونسوڵی ئەو وڵاتانە بەڵام دوای خەڵکێکی دیکە چوە عوزری بۆیە ناونەوە ئێمە هەر لە خزمەت ئێوە داین نازانێ بەوە لە بازنی ئیسلام دەچێتە دەر کە تۆ لە خزمەت کەسێک دای دژی پێغەمبەرەکەتە عەلەیهی سەڵات وسەلام ئیهانەی پێ دەکا فرد بەسەر ئیسلام و ئیمان و نامێنێ ئەگەر نەتزانێ بیزانە جا تەبەنیکردنی عەلمانیەت پاشان هەر ئەوەندە نا بەڵکو لە بیرکردنی خوا و لە بیرکردنی خەڵک لەبەر خۆ لەبەر بەرژەوەندی شەخسی و لەبەر بەرژەوەندی حیزبی و لەبەر ئەنانیەت و لەبەر هەوا و نەفس و ئارەزوو کە من زۆر پەرۆشی ئەو خەڵکە من زۆر لەو بەرادەرانی بەرپرس دەبینم دەڵم ڕووبکەنە خوا ڕووبکەنە ئیمان ڕووبکەنە ئیسلام پابەند بن بە شەریعەتەوە هەر لە دنیادا پاک و چاکتان دەکا هەر لە دنیادا ڕاست و ساختان دەکا ئەوانە یعنی جارێک بۆ پیرۆزبایی بەرپرسێکی ئەم وڵاتە سوو بووم ناوی نایەنم چون هاتووم پیرۆزبایی لێ بکەم بەڵام شتێکم بینیوە لە ئیعلامدا باز دەکرێت گویا تۆ داوەتێکت کردووە دەڵێن مادەی سەرخۆشکەری زۆر شەڕاب و شتت زۆر بەکارهێناوە کڕیوە ئەوانە تو وڵی مبالغەیان کردو هێندە نەبووە ئەوانە گوتی من جار بە مناسبەت دەخۆمەوە بەڵام ئەوەنی هەموو دەبێت شەر وەکو ئاو بیخۆمەوە تو باشە بەزە من یەک ئامۆژگاریت بکەم تی وڵات مەجلەکەش قەڵەباڵ بوو تو وڵی ئەم هەرێمەی ئێمە ئەگە عەقڵێکت هەبێ پێویستە دووسێ کەشی بۆ قەرزکەی نەک عەقڵێکت هەبێ بە شەرابخۆری ئەویش لە دەست دەی زۆر پێویستیمان بە عەقڵە تیوەڵا قسەکەت جوانە هیوادارم ئەو منسیب و پێگەیت پێست پێردراوە بەهۆی سەرخۆشبوون لە دەستی نەدەی گوڵات بە بێعەقڵی بەڕێوە ناچێ بە سەرخۆشی بەڕێوە ناچێ ئەنجا تۆ گە تەماشای لایەنی ئەخلاقی بکەی کاکە دانا لێرە باسی گوندی لوبنانی دەکەن هەر گوندی لوبنانی نیە فەسادی لێ شوێنی دیکەشێ بەڵام هێرە زۆر زەخ بۆتەوە لە ئینتەرنێت تەماشاکە چی لەسەر دەڵێن ئەمە کێ لە پشتیەوەیەتی ئەی بۆ لێیانون نابێ کەسێک قسەیەک دەکا بەرامبەر بە برسێک وەسپێنی دەیکوژن چەند کەسیان کوشتۆ لەسەر قسەی حەق ئەی بۆ گوندی لوبنانیت لێون دەبێ ئەدی بۆ هەموو شوێنانەی مەساج بە ناوی مەساجەوە زینە و فەسادی تیا دەکرد لێت بسەر دەبن بەرپرسان لە پشتیەوە زۆر بازرگانی بۆەوە دەکەن ئافرەتی ڕاقیسە دێنن لە لوبنانەوە و لە ئێرانەوە و لە
لە ئەوروپاوە و لە شوێ و لە تورکیا و لە شوێ و لە کوێوە سووریا و دێنن گەنج و لاوەکانی ئێمە بێئەخلاق و فاسید دەکەن. بەتەکید ئەمە بەو شێ وڵات بەڕێوەبردن کە تۆ پڕکەی لە فەساد گەنج و لاوەکانت کە جێ ئومێدی خێری خەڵک و کۆمەڵگان ئەوانە بێنی بەلاڕیان دەبەری سەرخۆش و بێهۆشیان بکەی خەریکی نەرگە لە کێشان بن خەریکی بەکاریان مادە سەرخۆشکەرەکان خەریکی داوین پیشی فەساد بن چ خێرێک چاوەڕێ دەکرێت. مامۆستا ئێمە گرفتمان زۆرە لەگەڵ بەغدا تا ئێستا حەل نەبووە هەروەکو چۆن حەوێکی پاراستۆڵ ئەدرێت بە کەسێکە ئازارێکی بێ بۆ مودی چەند سعاتێک چارەسەرێکی کاتیەکە بەڵام ئەبینین یەکێتی و پارتی زۆر بەسەریحی لە بەغدا بۆ دەستکەوتەکانی خۆیان زۆر سەرکەوتون بۆ کێشەکانی خەڵک حەل نابێت بۆ ئەوانەی خۆیان حەلەبێ بەرپرسانی هەردوو حیزبی حکومڕان لە بەغدا لەبەر بەرژەوەندی تایبەتی و حیزبیەکانی خۆیان نیان پەڕژاوتە سەر چارەسەری ئەو گرفت و کێشانەی کە لە نێوانی هەرێم و حکوومەتی نێوەندیدا بە هەڵواسرایی ماونەوە. ئاشکرایە من 4 ساڵ لەوێ لە ئەنجومەی نوێنەران بوو مەگەر داوامان کردایە لێوێ پەرلەمانتارەکان ئەگەرنا بەرپرسێک لێوە نەدەهات کێشیان ناربوو ڕێزم هەیە بۆ هەر کەسێک کە نوێنەراتی هەر کەسێک دەکات بەڵام خەڵکیشان ناربوو هیچ نفوذی نەبوو دەسەڵاتی نەبوو من دەبوو لەوێەوە تەلەفۆن بکەم جەنابی مام جەلال لێوە بۆ دەمبینی بە ئاسانی لەگەڵ کاک مەسعود لەگەڵ کاک نوشیروان لەگەڵ کاک فڵان بۆ فراکسیۆنەکەی دەگوڵ مامەستا مەگەر تۆ قسە لەگەڵ بەرپرسەکان بکەی کاکە شتێک هاتوۆتە پێشی با پێکەوە بی لەوێش خەریکی ماڵماڵۆشیە نەبوون لەوێ ژاو حیزبە لەگەڵ ئەو لایەنە شیعی و ئەوی دیکە لەگەڵ لایەنەکەی دیکە و ئەمە چۆن وڵات ئاوە بەڕێوە دەچێت دەمگوت بابە لە قیناکەمە لە هەرێم شەڕ و هەرای خۆمان دەکەین بەڵام لێرە با پێکەوە بین حرمەتمان زیاترە لایەنێکی سیاسی ئەگە باسی شەڕ عەرەب کرا بە دەیبەست دەهێناوە سەر کاک مەسعود و مام جەلال ئامۆژگاریم کردن ڕۆژێک گوتم بابە خراپە ئەوە چاوتان لێ ئەوانە کۆنە بەعسیەکان و ئەوانەی کە هیچ چاوێکیان بێ مەهەڵان چۆن چەپڵەتان بۆ لێ دەدەن ماناو دیارە شتێکی خراپ دەکەن ڕاستە بەرادەرانی حکمڕان لەم وڵاتەدا لەبەر پاراستی بەرژەوەندی تایبەتی و شخصی و حیزبیەکانی خۆیان نیان پڕژاوەتە سەرەوەی کە لایەک بەلای خەڵک و جەماوەر دەبکەن ئەو کاتە زۆرمان پێدەگوتن کاکە بە ئەو کێشانە ئێستا چارەسەر کەین جاخۆ سنگ و پێکەی هەرێم ڕۆژ بە ڕۆژ هاتە دووە ئێستا ئەو شتانەوە ئاڵقاون مەگەر چۆن دەرە هەر چارەسەر نابن کاتی خۆی بە ئاسانی دەگوزار چارەسەر بکرێت ئەگەر کۆبیریان خراپایە سەر و کاریان بۆکرێت بابەتێکە حەزەکەم ڕای جەنابەت و کۆمەڵی دادگەری لەسەر بزانم لەم ئاخیرەیە کە ئێستا تۆزێک بابەتی تەوتین و هەژماری من لە بانگەشەی هەڵبژێر نابوو بووە بابەتێکی بانگەشە بەڕاستی کۆمەڵ تەبەنی تەوتینەکە یان هەژماری من ئێمە چەند جار گوتومانە ئێمە تەبەنی ئەوە دەکەین کە لە قازانجی خەڵک و میلەتدایە چییە؟ تو دەبێت جیاوازەکەیان بزانی الحكم على شيء فرع عن تصوره حکمدان و بڕیاردان لە بارشتێکەوە لقێکە لە وێ ناکردنی دەبێت چاک بزانین چییە ئێستا وە نازانین هەژماری من و تەوتین جیاوازیان چییە هەژماری من خولاسەکەی ئەوەیە حکوومەتی وەزارەتی دارایی لە حکوومەتی نێوەندیەوە پارەکە دەنێرێ بۆ پارتیویچێتی هەژماری من ئەوانیش تەسلیمی ئەو بانقانەی دەکەن کە سەر بەخۆیانن ئەوانیش زەریبە دەخەنە سەر موچەی هەر کەسێک $2 $2.5 کە هەمووی دەکات $3 ملیۆن ئەوە هیچ ئەوە دەچێتەوە بۆ بانقەکان کە سەر بە پارتیویچێتی ئەوە یەک دوو هەر ئەگەر لەوەندە کۆتایی هەبا باش بوو موچەکە لەبەر دەستی ئەو بانکانەدا کە گوێیان بەدەستی پارتیویچێتیەوەیە کاکە فلان کەس لە قسەمان چۆتە دەرێ موچەکەی ببڕن فلان لایەنە کاکە بە قسەمان ناکات موچەکەی تاخیرکەن مصیبەتەکە زیاتر لەوێدایە ئەمە هەژماری من ئەی تەوتین واتە جێگیرکردن نیشتە جێکردن واتە هەر کەسە لەوێ حکوومەتی نێوەندی پارەکە دەنێرێ هەر کەسە بۆ خۆی بۆ ژمارە بانکەکەی خۆی بۆ خۆی دەنێرێ دێتە سەر حسابەکەی خۆی پارتیویچێتی و هیچ کەس دەستی نایگاتێ ئاجا ئەمە ئێوە حتممە بیسووتانە ئەمەیان بە کوردایەتی بە خەڵک دەفرۆشتەوە بیسووتانەوە نییە کاکە بانکەکانی هەرێمن و بانکی حکوومەتی نێوەندی چاوی چاو من لا يملك قوته لا يملك قراره گرنگەوە خەڵک موچەکەی خۆی بەدەست خۆی بێ بۆ بەدەستەوە بێ پارتیویچێتی تۆ چی یانی بۆ بەدەستەوە بێ پاشان
ئێمە دەمانەوێت خەڵک بە ئاسانی پارەکەی بگاتە دەست بەبێ شەرت و شوڕوت بەبێ قەید و قیود و دوایی ئەگەر ئەوە بە کورداتی بە خەڵک دەفرۆشنەوە ئەدی ئەو بەرپرسانەی کە لە وڵاتەدا بەرپرسە باڵاکان وەزیر بوون و سەرۆک بوون و چی بوون و چی ئەندامی ئەنجومەنی حکم بوون خانشینەکان لە شوێ بۆ دێ پارەکە هەمووی لە بەغداوە دێ ئەجادی بۆ کوردایەتیەکە بەوە زەرەری نەهێناوە بەرپرسە باڵاکان لەوێ پارەکەیان بۆ دێ موچەکە ئەگەر هاوڵاتی ڕەشوڕوت موچەی خۆی بۆ بێ لە حکوومەتی نێوەندیەوە کێمە هەر بەشێکی لە عێراق ئەی بۆ چێ بۆ کوردایەتەکەی بۆ زەرەر دێنێ یعنی ئەگەر هەر کەسە موچەی خۆی بێتە دەستی خۆی گیرفانی خۆی کوردایەتی بۆ زەرەر دێنێ کوردایەتی بەشتی دیکە زەرەر دێنێ بەوە زەرەر دێنێ بە حساب حکوومەتی هەرێمت هەیە و قەواری هەرێمت هەیە بەڵام نە پەرلەمانت پەرلەمانە و نە حکوومەتت حکوومەتە و نە دەسەڵاتی دادوەری حرمەتی دەگری و بۆ خۆت لە 50 لاوکوونی تێدەکەی و دەیدر و پەرلەمانەکە پەک دەخێ بۆیە لیان هەڵوەشاندیەوە بە ناوی ئابووری سربەخۆوە نەوت دەفرۆشم و چی دەکەم و چۆن هیچ ڕاست دەرنەچوو سەرنجام هاتۆ سەرەوەی کە بۆکو من لە بانگەشەکاندا باسم کردووە هی 59 مانگ یا بە هیچی نەدراوە یا بە نیوە ناسڕی دراوە هی خەڵکێک کە تەنیا موچەکەی هەیە زۆر باش بڕیارە هەڵبژاردن لە 20 ئۆکتۆبر بکرێ باسیش لەوەکرێ کۆمیسیۆنی هەڵبژاردننی عراق ئەم بابەتە سەرپەرشتێکە ئەو ئیجراعات و ڕێکارانەی گرتوێتێ بەر لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بەتایبەت زۆر دڵیان پێخۆشە خەڵکیش دڵی پێخۆشە بەس با من یەک پرسیار لە ماوەسا بکەم ئەگەر لا سامەحەڵڵا دوای 20 ئۆکتۆبر یەکێتی و پارتی زۆرینەیان هێنایەوە بەم هەڵبژاردننی کە هەمومان چاومان لێتی کەڵین باش بەڕێوە چێ قسەی تۆ بۆ خەڵک چێ بێ پێش با باسی ئەو بکەم کاکدانا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە ئەم هەڵبژاردنە دەکات بە خەڵکێ بزانێ لەبەرچی دڵمان پێخۆشە جارە یەکەم یانزە کۆتایەکان نەماون کە بەدەستی پارتیەوە بوون بێ قەید و شەرت یانزە کۆتایەکە بەدەست پارتیەوە بوون لەگەڵ ڕێزم بۆ برادرانی تورکمان و ئاسووریش کە هاتون بۆ لام بەڵام کاتێک پارتی ویسی سۆران عومەری ئێمە لە سەرۆکتی ستێر گروپی سەرۆکی حکومەتە لە پەرلەمان دەری کرد و حەسانی لێوەرگرتەوە چێ دەنجام بۆدان برادرانی تورکمان هاتن بۆێرە تومێکیشیان ئەندامی ئێوە بوو یەکیانی ئاسووریەکان بوو کەواتە ئێوە خاوەنی خۆتان نەبوو تعبیرتان نەدەکرد لە تورکمان و لە ئاسووری تعبیرتان دەکرد لە سیاسەتی پارتی هەروەها ئەوەی نەهێشت پاشان 4 بازنەیە جاران لە بازنەیەکدا کە حیزبێکی دیاری کراوە نفوذی زۆری لەوێ هەیە لەسەر حیسابی شوێنەکانی دیکەش لەوێ پڕی دەکرد لە دانگ ئەوە 2 لیستی دەنگدەرانیان پاک کردوتەوە چەند 100,000 دەنگیان لێ دەرێناوە مرد و دووبارە حیزبێکی دیاری کراو بەتاکید یانی خەڵکی لە تورکیاوە دەهێنا لە سووریاوە دەهێنا لە کوردستانی ئێرانەوە دەهێنا لێرە لە ناخۆدا خەڵکیی ئاوەرە هەیە موچەی داونێ پارەی داونێ کە بێنە تەجویریان پێ بکە بەڵکو جارێەوە بۆ کۆکردنەوە و ئەوەی کارنە باڵوشەکانیش بۆوانش کار دەسۆ بەردەمی دەگوڵام عەرەبم شیورەیە ئەوە بینیمان لە ڕاگەیان بینیتان ئەم خەڵک بینیوەتی ئەوانە چەند ئیجرعاتێک شتی کەش هەڵبەتە هەر هەیە ئەمما ئەگەر خەڵک هەر بە دوای ئەو دوو لایەنە بکەون ئەویش هەڵبەتە لە بینیان دەکەم و بەرزی و نزمی هەیە کەم و زۆر هەر ئاوا بڕۆن وەڵاهی میش دەڵم خوایە خۆ بۆ خۆت ئاگاداری هەرچی دڵسۆزی بە بۆمان خستوونە ڕوو هەرچی حەق بە پێمان گوتون هۆشداریمان پێداون داوامان لێ کردوون ئاگادارمان کردوونەوە کە هەر ئەوە بە شایستەی خۆیان دەزان مبارەکیان بێ خێری لێ ببینن کە تاسە چه خێرێکتان لێ بینیوە لە داهاتوشدا ئەوەندە خێرەش نابینن چونکە ئەو ئیمکانیاتە زەبەلاحی بەدەستی پارتی وێشێتیەوە بوو لەمەدا ئەو ئیمکانیاتە زەبەلاح نامێنێ لەسەر بایکۆت خەڵکێگەیە پێی وایە پەرلەمان و هەڵبژاردنەوەانە هیچ ناگۆڕێ دانیشە لە ماڵ و ناچێت بۆ دەنگدان بایکۆت شتێکی باشە چارەسەرە بایکۆت دەگەر ڕێزم بۆ هەر کەسێک کە هەر هەڵوێستیی هەیە بەڵام من شتەکان وەکو خۆی دەڵێم بایکۆت یعنی بێ هەڵوێستی بێ هەڵوێستیش لە بێ هەست و نەستیەوە دێت ئینسانەگەر من کتێبێکی بە ناوی گەنج لە نێوان هەست و هەڵوێستدا ئینسان دەبێ هەستی هەبێ شعوری هەبێت دەرکی واقعەکە بکە ئەمجا بینا لەسەر ئەو هەستە هەڵوێستی دەبێت لە ڕاستیدا بایکۆت یعنی چی کاکە تو لە مۆز ڕازی نەخێر زۆری لێ ناڕازیم بۆ وڵا زوڵمی تێدا و ستەمی تێدا و گەندەڵی تێدا فەسادی تێدا قۆڕەخکاری تێدا ێ باشەوە
بە بێدەنگ دانیشتنی تۆ بەدەست لە ئەژنۆ وەرێنانت بە بێدەنجیت واقعەکە دەگۆڕێ نەخێر دەبێ هەڵسین بیگۆڕین چاکی کەین بۆیە من داوا دەکەم لە هەموو ئەوانەی کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا بایکۆتیان کردووە بێ هەڵوێست بوون ئەمجارە هەڵوێستیان هەبێ بابێن ئەو شاهیدیە بدەن کە بە حەقی دەزانم باشە تۆ لە واقع سیاسی ناڕازی کە پارتی ویشێتی بۆ شێوە دروستیان کردو لە ماوەی 33 ساڵی ڕابردوودا لێ ناڕازی بڵێ باش وەرە با بیگۆڕین چاکی کەین تۆ دەرفەتێکت هاتۆتە پێش بە 4 ساڵ جارێک ئەو دەرفەتە دێتە پێش ئەمجارە درێژیش کرایەوە بۆ چەند ساڵ 5 ساڵ 6 ساڵ بەوە تۆ هەر بین دەرفەتێکە دێتە پێش کە تۆ شایدێکی بە حەق بدەی بڵێمە لەوە ناڕازیم خۆ تۆ گریمان بۆ دنیاش شوێنەوارینی خۆ بۆ قیامەتی شوێنەواری هەیە چکە هەندێک لەوانە بیستمە ئیدعای مسلمانەتی ئەوە دەکەن و ڕەنگە بەدافع ئیسلامەتی و وەڵا بیدعەتە و وەڵا ئەوە بیدعەتی کوێ ئەوە بیدعەتە تۆ دانیشی بەرامبەر بە زوڵم دەست لە ئەژنۆ وەربێنی ئەوە بیدعەتە سەلەفی ساڵحی ئێمە پێشینی ساڵحی ئێمە پێشینی ساڵح پێغەمبەرانی ئێمە سەڵات و سەلامی خوان لەسەر بێ لە ئادەمەوە تا خاتم هیچیان لە زوڵمەوە ڕاماون هیچیان دەستیان لە ئەژنۆ وەرێناوە هیچیان بە خەڵکیان ناومێد کردووە هیچیان بێدەنگ دانیشتون کەی ڕێبازی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات زۆر باش پێشینی ساکی ئێمە هەمووی لە سەجنی زاڵمەکاندا مانەوە گیانیان سپارد و ناڕەحەت کرانەوەوانە چوار لە ئیمامەکانمان کە ئەو چوار ئیمامانی زیاتر مەشهورن ئەبوو حەنیفە و مالیک و شافعی و ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ هەروەها ئەوانی دیکە کامیان سەلامەت بوون هیچیان سەلامەت نەبوون تۆ ئەوانە پێشینی چاکی ئێمە ئەمما تۆ ئەو نەوعە دینە کە ئەوە دینێکە مەلیکەکان خۆشیان دەوێ ئەتۆ بێنی بڵێ هەر کەسێ حکمڕان بوو دەبێت سەڵاوەت لە دیداری لێ بدەی ئەمجا بێنی هندێک ئایەت و حەدیث بە غەڵەت مەعنا بکەی وئن ئەخەذ مالەکە وضرب ظهرك ئەوە بۆ حاڵەتێکی شەخسیە نەک زوڵمێکی فراوان بگەشتێنێ بەسەر خەڵکدا ئەمجا بڵێ لە بەرامبەریدا بێدەنگ بە ئەدی ئەو ئیمامەکانی ئێمە پێشەوایانی ئێمە لە دژی ئەو جۆرە زوڵمەڕانە پەڕیون لەلایەنی کەسانێکی شۆ کە حکومە بە ئیسلام کردەوە بەگشتی بەڵام ئەوانی تو هەر ئەلمانین لە کاتی بانگەشای مامۆستایە پارتی وێچێتی هیچ نەما بە یەکتری نەڵێن یعنی ئەو بەوێ و تلیاک خۆر و تلیاک فرۆش و تلیاک دروستەکە و ئەم بەبێ و خۆسەپێن و دز و نەوتە دزێ و بەم شێوازە ئەم قسانە شۆیەک بوو تا بوو یی هەڵبژاردن یان ڕاستی بوو لەسەر یەکتری وتیان ئەمن زۆر ڕەخنەم هەبوو لە هەموو ئەو وشە و تعبیر ناشیرینانەی کە بەکارهێنراون چ لایەنی هەردوو حیزبی حکمڕانەوە چ لایەنێ خەڵکی دیکەوە کە بەداخەوە میلەتەکەی ئێمە بەتایبەت هێندێک گەنج و لاومان هەن هەڵدەخەڵەتین بێندێ خەڵکی دیکە هەر کەسێ قسەی بە پارتی وێچێتی گوت وارزان زۆر چاکە تەماشای خۆی کە لەگەڵ دەوروبەرەکەی چۆنە لەگەڵ ڕەفیقەکانی چۆنە تەماشای کە داخوا هیچ مێژووی هەیە تەماشای کە داخوا چیە چۆنە مەرجێک کەسێ دژی پارتی وێچێتی بێ نابێت تۆ پێوەرەکەمان دژایەتی پارتی وێچێتی بێ دەبێت پێوەرەکەمان دژایەتی زوڵم و ستەم و گەندەڵی و فەساد بێ دوور لە خوایی بێ ئەو کاتە زۆر کەسی کەش بۆ بەردەکەوێ چکە بۆ خۆ پارتی وێچێتی بۆ خراپن لەبەرەوەی کە خەباتی ڕزگاری خوازیان کردووان لەبەرەوەی کە مێژوویەکیان هەیە لە خەباتدا نا لەبەرەوە کە دێنن بە جۆرێ حکومڕانی دەکەن هەر بەشی حیزب و خزمیان دەکا وارداتی وڵات بۆ خوان قۆڕە دەکەن لەبەر خراپەکانیان خراپن کەواتە ئەو خراپانەی لە پارتی وێچێتیدا هەن لە هەر کەسێکی دیکەشدا هەبن هەر خراپن ئەوە یەک دوو ئەوان مێژوویەکیان هەیە هەر چۆنێکی بێ ئینسان نابێ بێئینساف بێ پارتی وێچێتی خەڵکیشان هەیە کاک وەکو حیزب و وەکو ئەوانەی کە لە پێناوە دەخوایان بە کوژدا و ماڵوێران بوون و موچیان پێدەدەن و خەڵکێکیان هەیە بەڵا خەڵکێککە لەولا قوت بۆ تۆ هیچی نییە نەمێژووی هەیە نە ڕابردووی هەیە هیچی نییە بەس درۆی هەیە و خەڵکی پێڵ خەڵەتاندووە بۆیە من لەگەڵ هیچ شێوازێکی ناشیریندانی ئەوان وتیان ڕاست بوو لەسەر یەکتریان وەک وتم تای هەڵبژاردن بوو وەڵام ڕاستی زۆری تێدایە بەڵام خۆم قەزێکە هەمووی هەر هەواڵدان نەبوو تا بڵێ ڕاست بوویاننا هەندێکی حکمدان بووە لە زمانی عەرەبیدا دەڵێ ئەوە خەبەرە یا ئینشایە هەندێکی ئینشا بووە ئینشا ڕاست و درۆ هەڵناگرێ بۆ وێنە گوتێتی ئەمە گەردە سەڵاتمان بێ ئەوانە دەبێت دەریان کەین ئەمە گوتم با بە وڵاتە جیهوانی تیا دەبێتەوە بێ دەردەکەن جاخۆگەر ئەو دەرکە ئەویشەکە دەڵێ میشەکە دەساڵ تۆ دەردەکەم خۆ لە ڕابردووشدا وا بووە هەوڵیان داوە یەکدی ئیبادە بکەن ئەی تەسەوڕەکەی دوای 20 ئۆکتۆبەر لەسەر مێزێک دانیشن کێکی حکومەت دەبێ هەردابنیشن بۆیە من لە بانگەشی هەڵبژاردنە گوتم هەر نەبێ بیر لەوە بکەنەوە سپێنە دەبێ پێکەوە دابنیشن ڕووتان بێ پێکەوە دابنیشن
زۆریان بێتام کرد بەڕاستی زۆریان خراپ کرد باشە تۆ ڕەخنە بگرە یەکێتی دەڵێ پارتی زوڵمی لێ کردوم و پارتی هیچی بۆ هیچ کەس نێشتۆ ڕەخنەی لێ بگرە پارتی دەڵێ یەکێتی دیماغۆزیێت بەکاردێن ڕەخنەی لێ بگرە باشە ڕەخنەی لێکی بگرن بەڵام لە سنوورێکدا بی هەڵنەوە کە دوای بتوانین بگونجێ پێکەوە دابنیشێ بگونجێ وڵات پێکەوە بەڕێوە بەرن چکە وڵاتە پێویستی بە هەمومان هەر هەیە پارتیویشێتی ئێمەمانانیش هەموو لە یاگەزانیشیتی و پارتی ئەلمانین بەس لە کاتی بانگەشەکەیە هەردووکیان پەنایان بۆ دروشمە ئیسلامیەکان و بۆ مزگەوت و مامۆستای ئاینی و ئەم بابەتانە ئابرد ئەمە چی بوو مامۆستا بەڕاست؟ وڵای ئەو پێم حاڵەتێکی ناسروشتی بوو خۆ ئێمە پێمان خۆش خەڵک مسلمان بێ ئەم زۆر جا بەرپرسان ئێمە وڵاتە دێن کەمیان وە هەیە پێم نەگوت بێ کاکە بە دەستێەوە خزمەتخوا شتێک بە بەرچای خۆ تۆ بگرە دوورکان نوێژت پێ بێ پێش ئیمان و عەقیدەیەکت پێ بێ عیبادەتێکت پێ بێ خۆت پاراستن لە محەڕەمات و قەدەغەکانت پێ بێ دەستێەوە خزمەتخوا باش شتێکت پێ بێ زۆرمان پێخۆشەوا بن بەڵام بۆ بانگەشە باسی خوا و پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام ئیسلام و بچێن بەزگەوت بەخوا هیچ کەسێک بەو دوعایە ناڵێ ئامین و خەڵکی پێمانەی پێ هەڵخەڵەتێ مەگەڵ خەڵکی زۆر سادە و فەقیر و گەوجێنراوە بێ ئەگەر کەس بەوە هەڵ ناخەڵەتێ شتێکی خراپە ئەگەر ئەوانە ڕاز دەکەن ئیسلامیان خۆش دەوێت بە ئیسلام بێن پیادە بکەن پراکتیزەی بکەن خۆ ئیسلام هی هەموو لایەکە هی هەموو دینی خوایە بۆ هەم بەندەکانی خوا کەس قۆرخی نەکردووە باش تۆ لە کۆتا پەیامی کە سوپاسی خەڵکت کرد و ئەندام و کادر و لایەنگرانی کۆمەڵی دادگەریت کرد ئەگەر هەڵە نەبە میەکێتی و پارتی و بە ئەوس و خەزرەج شوپاند ئەو بۆ مامۆسا هەر بە کورتی ئەوس و خەزرەج دوو هۆز بوون پێشەوەی پێغەمبەری خاتەم صلی الله عليه و آله وسلم خوا بینێرێ و بچێ بۆ شاری یەثریب و ناوی لێ بندرێ مەدینەة الرەسوول شاری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوس و خەزرەج ساڵەهای ساڵ بوو لە بینی خواندا شەڕ و کوشتاریان بوو زۆریان لە یەکدی کوش بوون ئەلبەتە خەزرەج زیاتر بوو ئەوس کەمتر بوون بەڵام زۆریان لە یەکدی کوش بوون کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەرکەوت نوێنەرانی ئەوس و خەزرەج چۆن هەندێکیان بۆ عیبادەت چوو بوون چوونە دەوری مەکە و بۆ عومرە یا بۆ حەج دوایی کە پێغەمبەریان بینی عەلەیهی سەڵات وسەلام باسی ئیسلامی بۆ کردن لەنێو خواندا گوتیان وەڵاهی ئەو پێغەمبەرەیە کە جوولەکەکان هەڕەشەی پێ لە ئێمە دەکەن دەڵێن پێغەمبەری کۆتایی دێ ئەگەر هات ئێمە شوێنی دەکەوین جا تۆڵەتان لێ دەستێنەوە ئەی ئەوس و خەزرەج چکەی زوڵم لە ئێمە دەکەن با ئێمە بڕای پێبێنین جوولەکەکان پێش ئێمە نەکەون نازانین دوای جوولەکان ئیمان نان لەبەر دەمارگیری دینی خۆیان ئەوس و خەزرەج دوای ئەوە بوونە ئەنسار پشتیوانانی ئیسلام پێشێ شیر و توریان لە یەکدی دەسوو جا ئەو ئاەتەش بۆیە بۆ مناسبەتە هێنایەوە کە دەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم ئێمەش من پێم وایە دەبێت خەڵکی هەرێمی کوردستان عیبرەت وەربگرێت لە ڕابردوو ئەو دوو حیزبە کەرەسەخاوەکەیان ئەوەی شەڕیان پێگەرم کرد و خەڵکەیە خەڵک تۆ بزانێت چیان پێکردووی ئەو وڵاتەکەتە دەیبینی ئەوە جادە و ڕێوانەکەتە دەیبینی ئەوە ژێرخانی ئابووریتە دەیبینی ئەوە بەنسبەت بڵین کە باسی هەولێرکەین لە هاویندا ئاو نیە لە زستانیدا لافاو لایەکی کاول دەکا هەروەها لەو لاشەوە کۆمەڵێک یعنی جادە و ڕێوبان نیە چی نیە چی نییە ێ باشە تۆ ئەوە دوای 32 ساڵ 33 ساڵ لە حکمی خۆماڵی ئەمە وڵاتەکەتە هەر بە دوایان دەکەوی هەر لەگەڵیاندا دەڕۆی زۆر باش بۆیە من دەڵم با خەڵک واز لەوە بێنێت چی دیکە بە نعرەی نەفامی ئەو پشتگیری یەکێتی بکات لە دژی پارتی ئەویش پشتگیری پارتیکە لە دژی یەکێتی نا وەرە با پشتگیری عەدالەت و دادگەری و مسڵمانەتی و گەڕانەوە بۆ لای خوا بکەین لە دژی زۆر مستەم زۆر باش هەردووکیان دەستیان بە زۆر مستەمەوەیە پندێکی کوردی هێما مساڵێ ینی گورگە و لە پێستی مەڕایە هەڵە نەبم تۆ لە یەکێک لە کەرنەڤاڵەکان وازەم سلێمانی بوو وتت لەگەڵ گورگ گۆشتە خوا و لەگەڵ مەڕشینەکە بەس مامۆستا ئێمە ئەم جارە ینی شتێکی زۆر سەیرمان بینی ئۆپۆزیسیۆن دەسەڵاتدارمان بینی لە بەرگی ئۆپۆزیسیۆن نبوو ڕاستە جا هەر نەک لایەک ئێستا ڕەنگی خەڵکی بڵێن ئەو هەر یەکێتی وا بوو نا لێرەش خۆ من زۆر جار گوتم لێرەش پارتیش زۆر جار گوتومە لە بانگەشەکاندا دەمگوت پارتی وشێتی با بانگەشە نەکەن با نەڵێن وا دەکەین وا دەکەین با بیکەن بڵێ ئەوەمان کردووە با بڵێن ئەوەمان کردووە بۆ تۆ حکمڕان بووی ئەتۆ پێشمەرگەت بەدەستە ئاسایشت بەدەستە پار و سامانت بەدەستە عیلاقاتت بەدەستە ئەمر و نەهیت بەدەستە ئەتۆ بۆ دەڵێ وا دەکەم و وا دەکەم دەی بڵێ وام کردووە
خەڵکین ئاوام کردو چیت کردووە نەک بڵێ وا دەکەم من کە دەسەڵاتم بەدەستەوە نەبووە بۆم هێ بڵێ وا دەکەم بەڵام تۆ دەی بڵێ ئاوام کردو ئەوە شوێنەوار و پەرێز و بەرهەمەکەمە کۆمەڵ بە تایبەت لە ناولایەنە ئیسلامیەکانە من دوایی ئاخر پرسیاریش لە جەناب تەکەم زانم تۆ ئەوەی کە ئەتەوێت بێتە سەر سنووق هەردەنگ با بە کۆمەڵ یان ئەتەوێت خەڵک بە عام بێتە سەر سنووق و دەنگ بە بەڵام جارێ با ئەوە پرسم کۆمەڵ بۆ ئێوێ زۆرترین دەنگ بێنێ بۆی زۆرترین کورسی هەبێت لە پەرلەمانی کوردستان یاگە پرسیارەکە واش سیاغە بکەم بڵم تایبەتمەندیەکانی کۆمەڵ چین بەڵێ وڵی کۆمەڵ کاکدانا یەکەمی تایبەتمەندی ئەوەیە کە پابندە بە بەرنامە شریعەتی خوای پەروەردگارەوە هەر لە بەندەوە کە لە خزمەت کۆمەڵدام هەتا ئەندامانی قیادە و هەموو لایەک هەوڵمانداوە خەڵک خۆمان پابند کەین بە شریعەتەوە ئەوە یەک پاشان امتیاز و جاکەرەوەیشی ئێمە ئەوەیە کە ئێمە لە ڕق و بوغزەوە ئینتلاق ناکەین ئێمە ڕقمان لە پارتیوێشێتی نیە وەکو کۆمەڵێک مرۆڤ لە نێو پارتیدا و ناوێشێتیدا بۆ وانێت مرۆڤن خەڵکن ئێمە ڕقمان لە زوڵم و ستەم و گەندەڵی و فەساد و درۆ و خراپەکاریە لە هەر کەسێکەوە بێ لە خۆشماندا بێ وەکو لوط عليه الصلاة والسلام بە قەومەکەی خۆی دەفەرموو ئینی لعەمەلیکم من القالین بەڵام ئەوانە زات و مۆزوع تێکەڵ دەکەن ئەوانە بۆ ڕوژاندنی خەڵکەکەی خۆیان دەڵێن ئەو تەرەفی بەرامبەرت هیچ خێری پێوە نییە ئەمن ئیسلامیەکەم دەڵم وان نییە هەندێک چاکەیان هەبوو باسیشم کردووە بەڵام خراپەیان زۆرە بەڵام جاتا ڕەخنەشی لێ گیراوەتوان ئۆپۆزیسیۆن چۆنە چاکەی دەسەڵات ڕاستە من بە هەر حاڵ دەڵێم ناتوانم یعنی شتێک بڵێم کە وانە بێ یعنی پارتی هیچی نەکردووە یەکێتی هیچی نەکردووە وڵاتیان بەڕێوە بردووە هندێک چاکیان هەن بەڵام خراپەکانیان بەحری خراپەکانیان دڵۆپەی چاکانی ون کردوون امتیازێکی دیکە ئێمە ئەوەی کە ئێمە دەمانێت وڵات بنیات بنین نەک بیرڕوخێنین و جیاوازێکی ئێمە ئەوەی کە ئێمە دەمانەوێت بە سەماحەت و بە تەبایی پێکەوە بین نەک بە ئەوەی لایانی بەرامبەر بڕوخێنم ئەوجا من هەبم بوونی خۆمان لە نەبوونی کەسدا نابینینەوە کۆمەڵێک تایبەتمەندی دێکە بۆیە پێما خۆشە دەنگدەران نوێنەرانی زۆری ئێمە بنێرنە پەرلەمان چونکە لە خۆمان ڕادەبینین و ڕابردوشمان شایەدمانە کە دڵسۆزین بۆ هەمولایەک و بەڕاستی ئێمە پەرلەمانتارەکانی خۆمان وادار و ناچار نەکردووە هەر ئەوە بڵێن کە پێیان دەڵێن دومارە خۆتان تەماشا بکەن من پەرلەمان تارمان هەبوو لە بەغدا لە ئەنجومەی نوێنەران خۆت تەماشای جەوەکە بکە چۆن بەرژەوەندیە گشتی تێدایە بەرژەوەندی خەڵک و وڵاتی تێدایە ئاوا بڵێ ئەمما ئایا بە هەموو خەڵک دەڵێن دەنگ بە کۆمەڵ بدەن چەخۆ جاوە دوا پرسیاری وەگەریی بێ لە جەنابەت پرسێ بڵێ من ئەچم بۆ سندوقی دەنگدان بەس دەنگ نایان بە کۆمەڵ تۆ ڕێنمایی بچێ یان نەچێ یا بیسووتێنیا چی بکە کاکدانا کوردەواری خۆمان دەڵە قسە بکە جێ بگرێ ڕبە بپێوە سەر بگرێ ئەم قەت قسەیەک ناکەم قەنەعەتم پێ نەبێ و بزانم شوێنی خۆی نییە ئەم چۆن بە هەموو خەڵک دەڵێن دەنگدان بە کۆمەڵ خدای پێ نادەن وانە نا من دەڵم چۆن بۆ دەنگدان شوێنەکەت بە بۆشی مێهێڵەوە بە غەدر و زوڵم پڕ بکرێتەوە کە ئومێدەما ئەمجارە ئەو ڕێ نەما بێ بەڵام شۆ دەنگ بدە تعبیر بکە لە قەنەعەتی خۆت بەڵام تەماشاش بکە چێ لە حەقەوە نزیکترە تەماشا ڕابردووشیان بکە بزانێت چی کردووە و چی ڕاست بووە چێ لە هەموو بوارەکاندا دەوری خۆی بینیوە قەنەعەتت بە چێ بدەنگ بەودا ئەگەر نا من یعنی ئەگەر زانی بام بە قسەم دەکەن و زانی بام ئەوە سەر دەگرێ دەمو دەنگدەن بە کۆمەڵ و وڵاتە بەڕێوە بەرین بەس دەزانم وان نابێ بۆیە نادەڵە بچن دەنگ بدەن کۆمەڵتان عەقڵ بڕ دەنگی پێ بدەن کۆمەڵتان عەقڵ لە بڕی دەنگ بە یەکگرتوو بدەن دەنگ بە بەڵام دەڵێم داواتان لێ دەکەم شتی تەجربەکرا و تەجربە مەکەنەوە ڕێکە کوتاوتانە تۆ زانیتانە چی تێدایە دووبارەی مەکەنەوە هەردوو حیزبی حکومڕانەوە ئەوە بەنسبە خەڵکەکەوە کە جۆمان بۆ دەگرێت گەنا من دەزانم پارتیش خەڵکی خۆی هەیە و یەکێتیش خەڵکی خۆی هەیە و هەر نەبێ بە زەبری ئەو موشەی کە پێی داون وەکو حیزبی ئەوانە بەتەکید وابەستن بەو دوو حیزبانەوە بەڵام خەڵکی دیکەی زۆر هەیە بەڕاستی پێم خۆشە چی دیکە بە دوای ئەوس و خەزرەش نەکەون زەختیان لێ بکەن بیانکەن بە ئەنسار بیانکەن بە پشتیوان وەکو ئەوس و خەزرەکەی کاتی خۆی ببن بە پشتیوانی بۆ ئیسلام و لەسەر بناغی عەلمانیەت بە دوای چی دیکە بە دوای ئەو حیزبە نەکەون چونکە ئەو بەرهەمە ژەخنەموتی کە لە وڵاتدا دەیبینین هی ئەوەیە کە ئەوانە عەلمانیەتیان تەبەنی کردووە پشتیان لە ئیسلام زۆر بەڕێز مامۆ ساعەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری سوپاس بۆی لەم دیدارە تایبەتە لەگەڵمان بوویت سەلامەت بیسپاس بۆ ئێوەش بۆ خۆت و بۆ هاوکارانیشت خۆشەویستان تا دیدارێکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ